بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڕێزان و خۆشەویستانم ئێمە لە خزمەت کتێبی نایابی تەلبیس ئیبلیسی ئیمامی ئیبن جەوزیە ژیان بەسەر ئەبین لەم عەسرانەی ڕەمەزاناندا لە دوای ئەوەی باسی فێڵەکانی شێطانی بۆ کردنی بەرامبەر بە زانایان چی ئەکا باسی فێڵەکانی شێطان ئەکا بەرامبەر بە سوڵتان و وولات و کاربەدەستان ئەو بەشە تەرکەکەم کە باسی وولات و سوڵتان و ئەوانە ئەکا و 12 خاڵی جوان باسەکە بۆ ئەوەی بزانن کە چۆن ئەکەونە ناو فێڵی شێطانە و چۆن زوڵم ئەکەن و چۆن شێطانیان خەڵەتێنێ ئەنواع جۆری گوناهیان پێ ئەکات دوای ئەیانەوە بە هەندێک کاروباری خەیری و هەندێک دروستکردنی مزگەوت و ئەم بابەتانەوە ئەزان خوای گەورە لێیان ئەبورێ لە گوناهەکانیان ئەفەرمێ ئەوانە ئیثم بەسەر ئیثمەوە شاهدين على أنفسهم بالكفر مزگەوت دروستەکەن مزگەوتەکە بێتە شاهدی لەسەر کوفرانەیان لەسەر کوفریان لەسەر بێدینیان بابەتێکی زۆر دوور و درێژە حەز ناکەم بچمە ئەو بابەتەوە ئەمەوێ باسی خۆمان کەم لە دوای ئەوە بابی هەشتەم باسی چی ئەکا ذکر تەلبیس ئیبلیس على العباد في العبادات فێڵەکانی شێطان لەسەر عابیدەکان کاتێکە خەریکە عیبادات و دینداری ئەبن چۆن شەیطان ئەیان خەڵەتێن ئەفەرمێ بزانە یەکێک لە دەرگا زۆر گەورەکان کە شەیطان لێەوە ئەچێتە ژوورەوە بۆ لای خەڵک و بۆ دەرونی خەڵک بریتێ لە نەزانی بەتایبەتی نەزانی لە ئەحکامی فقهی شەرعیە هەر عیبادەتێ ئەکەی ضرورە ئەحکامەکانی بزانێ ئیتر ئێمە عیباداتی ناو بازارمان هەیە عیباداتی مالی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نەهی کرد بۆ خەڵک لە خۆی بچێت لە بازارکردن و فرۆشتن کە ئەیفەرمووە تا بابی معاملات نەخوێنێ فێری نەبێ بزانێت چۆن مامەڵەیەکی ئیسلامی ئەکا نەئێژ لە بازاڕا کار و کەسابەت کرد بە هەمان چەشن لە نوێژە لە ڕۆژوە لەو تاعەتانەی کە ئینسان ئەیکا بابی فقه زۆر گەورەیە جەهلی خۆی حتا جەهلی کەمتر بێ ڕێگاکانی شێطان کەمتر ئەبێ بۆ هێرشێنان بۆی ئەفەرمێ شێطان لە ڕێی جەهلەوە زۆر بە سەلامەتی خۆی ئەکا بە ژوورە بۆ دەرونی ئینسان ئەفەرمێ لەگەڵ عالمە هەندێک جار مسارەقەتەن بە دزیەوە خۆی ئەکا بە ژوورە و فێڵێک ئەکا لە کەسە زاناکان بەڵام لەو کەسێک کە عیلمی نەبێت لە هەر بابەتێکە شەیطان زۆری بۆ ئەهێنێ و زوو ئەتوانێ بیخەڵەتێن ئەفەرمێ یەکەمین فێڵێک کە شەیطان ئەیکا لە خەڵک ئەوەیە کە عیبادەتیان بەلاوە لە عیلم گرنگترە طبعا عیلم خۆی بۆ خۆی عیبادەتە مذاکرە عیلم دووبارەکردنەوەی لەبەرکردنی لە خزمەتی وەستان هەمووی بە عیبادەت بۆ ئینسان حیسابە کرێ ئینسان پێی وابێ مجەڕەدی عیبادەت لە عیلم گەورەتر ئەوە خۆی بۆ خۆی ئەفەرمێ فێڵێکی شەیطانە ئەفەرمێ عولەما فەرموویانە عیلم خەریکبوون بە عیلمەوە لە نوێژە سونەتەکانیش نەوافیل باشترە اینجا ئایا مەبەستان تەنها ئەوە بۆ ئینسان عیلم بخوێنێ نا علمەکەش چونکە لە پێناوی عەمەلە لە پێناوی کردەوەیە دەی ئینسان ئەبێ بخوێنێ ئەبێ عەمەلکە ئەبێ فەهمی کردەوەکەش بکە چونکە کردەوە دوو بەشە هەموو ئینسانێک کە کردەوەیەک ئەکات ڕۆژوو ئەگرێ نوێژەکە سەدەقە زەکات ئەدا هەمووی بەشێکی ظاهری هەیە کە ئیکا بەشێکی باتینی هەیە چەند بەشە ظاهرەکەی گرنگە لە ڕووی ئەحکامی فقهیە و ئاگای لێبێ بەشە باتینەکەی لە ڕووی خواناسی ئەوەندە گرنگە ئاگای لێبێ مەسەن ئێمە نوێژەکەین ئەبێ بزانین چۆن دەست بەرزەکەینەوە چۆن دەسەگرین چۆن مەسەلەن ئەچینە ڕکوع چۆن هەڵ ئەسینەوە چی ئەڵێن تایە بەس لەمە گرنگتر بەشە معنەویەکەیە طبعا عرضم کردنی کە لە فێڵەکانی شێطان ئەوەیە کە مەشغوڵت ئەکا بەم ظاهرانەوە حتا ئەم ظاهرانەش هەدەفی دین نین باطنی ئەمانە هەدەفی دین کە ئەوەیە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەو نوێژە بێ واد لێ بکاتوە لە گوناه دوور خاتەوە لە خراپە دوورە خاتەوە اینجا تەواو بۆیە ئەبینی زۆر کات هەند فێڕەقی زۆر لە مێژووی ئومەتی ئیسلامیە مەشغوڵ بوو بە ئەعمالی زەواهیر و جەواریحی ئینسانەوەمانەی کە دیارن ئەنە سێوە تۆ سێرکن لە نەوەتەکانێمە و هەڵا گەورەی لە کوردستانە ئەو هەموو جوهدە سەرف کرا ئایا دەست چۆن بگری لەکوێ بگری
اینجا ئایا لە ڕکوعە چۆن بی لە ڕکوع هەڵسایتەوە ئایا کەم جار دەسەخەیتە زەوی کە ئەچی بۆ سوژدەیە قاچەخەیتە زەوی ئەو هەموو قسە و قسەڵۆکە بە شەرتی ئەوان هەموو اختلافاتی فقهی و هیچ مشکلەیەکی نییە بەشەر ڕۆحیەکە کە هەمومان متفقین لەسەری باسمان ناکرد ئەو بەشەی کە ئیخلاصی ئینسانە و خوشوعی ئینسانە و چۆن تێگەیشتنە لە معناکانی نوێژ و تەئسیری نوێژە لەسەر کردەوەی ئینسان و هەمووانەمان فەرامۆش کردبوو لە پێناوی چەند شتێکی بچووکە ئەوە تەلبیسی ئیبلیس بۆیە ئەفەرمێ کە باسی زانا ئەکا ئەفەرمێ زانای دڵ باسەکەم چونکە عەمەل و کردەوەی دڵە کە دڵ بیکە نەک تەنها جەواریحە زاهیرەکان لە ئینسانە بیکە ئەفەرمێ زۆرێک لە زانایان باسی فەضلی عیلمیان کردو بەسەر عیباداتە هەموویان باسی ئەو عیلمیان کردو کە دڵ ئەجوڵێن فەضل العلم خير من فضل العبادة مطرف کوڕی عەبدوڵڵا ئەفەرمێ فەضلی علم زۆر گەورەتر لە لای خوا لە فەضلی عیبادەت یوسفی کوڕی ئەسباط ئەفەرمێ ئەگەر بابێک لە علمەوە خەریکی بم و فێری بم و خەڵک فێرکەم پێم باشترە لەوەی کە 70 جار لە غەزایە و لە جیهادا بەشداریم کردبێ معافای کوڕی عیمران ئەفەرمێ یەک حەدیث بنووسمەوە هی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆی نەفەوتێ لە زمانی ئەوانە ئەفەرمێ پێم خۆشترە لەوەی کە یەک شەو هەتا بەیانی شەو نوێژکەم ئەمەیانم پێ باشترە و فەضیلەتی گەورەترە ئەفەرمێ دەی لە ئەعمالە زاهیریەکانە زۆرت بۆ ئەهێنێ علمی فقه ڕزگارت ئەکا لە ئەعمالە باتینیەکانە شەیطان زۆرێ بۆ ئەهێنێ علمی تەسکیە و تەربیە ڕزگارت ئەکا چکە ئینسان ئەگەر مەسەلەن ئەحواڵەکانی دڵی خۆی نەزانێ چۆن شەیطان هێرژێنێ بۆم دڵە ڕیا چۆنە چەند بەشە چۆن تووشی ڕیا بێت چۆن دوورەکەوێتەوە لە ڕیا ئەمانە هەمووی علومن ئینسانەوێ بیخوێنێ لە بابی تەسکیە و تەربیەیە ئەفەرمێ فنونی تعبد و فنونی علوم ئەوێ بخوێنێ و بدا لە یەک ئینجا نەجاتی ئەبێ ئەفەرمێ یەکێک لەو فێڵانەی کە شەیطان بەهۆی جەهلەوە پەلاماری ئینسان ئەدا ئەفەرمێ بریتیە لەوەی کە لە مەسەلەی خۆپاکردنەوە و حەدەث و چوونە سەر ئاو و پاکبوونەوە ئەڵێ کاتێکی زۆری ئینسان ئەکوژێ لەبەر نەبوونی عیلم ئەفەرمێ دیقەت بدە کەسی وا هەیە زۆر لەسەر ئاو ئەمێنێتەوە ئەندازی خۆی زیاتر بە مەرجە عولەما فەرموویانە مانەوە لەسەر ئاو کەڕاهەتی هەیە ئەگەر لە حەدی خۆی تەجاوزی کرد یعنی تصور کە ئینسان زۆر لەسەر ئەوە بمێنێتەوە بەنیەتی ئەوەی عەلە ئەساس باش خۆم پاکەمە بۆی باش نوێژەکەم ئەوە بێ ئەوە جۆرێکە لە فێڵەکانی شێطان کاتێکی زۆر سەنگینی تۆ ئەبات تصور کە کات ئینسان دەرک ناکە یعنی تۆ ئەگەر حیساب کە لە شەو ڕۆژێکە 10 دقیقەت ڕۆشت بێ 10 دقیقە تەنها بە زیادەی ڕۆشت بێ ئەم 10 دقیقەیە کە کۆ ئەەکەیتەوە لە مانگێکە 30 دقیقەی ڕۆشت ینی 300 دقیقەت ڕۆشت لە ساڵێکە بەو چەشنە کاتێک بە خۆتە زانی ئەو عمرە جوانەی کە ڕەب العالەمین پێی عەتا کردووی سێر ئەەکەی کاتێکی زۆر ڕۆشتووە کتێبێکم جارە خوێندەوە مەقالەی کتێب زۆر جوان بوو بەس باسی ترافیکەکان ئەزانی چ کاتێکی ئینسان و عمری ئینسانە بن ئەڵێ ئەگەر لە شارێکی گەورەی وەکو قاهیرا بژیت ئەگەر عمرێک گەیشتە 70 ساڵ گومانت نەبێ کە 7 ساڵی ڕەک تۆ لە ترافیکا وەستاوی 7 ساڵ باشە یعنی لە خۆی 10 ساڵ تا تۆ ساڵێک لە ترافیک لایتا وەساوی ببێمێ دەرک بە خۆتکەی و دە ڕۆشتوە کاتەکەت هەمووی سەر بوو تۆ 24 ساعتە هەیە ئەگەر لە 24 ساعتەکە 2 ساعت لە شەو ڕۆژێکە بە هەر شتێکەوە چوو مانگێکی کامل لە ساڵێکە بەوە ڕۆشت مانگێکی کاملت تەواو بۆ تۆ ئیتر جاری وهەیە لەسەر ئینتیزاری سفرەیە جاری وهەیە لە ترافیک لایتە ئەوە تا ئیبن جەوزیە فەرمێ لەسەر ئاوە جاری وایە کەسەکە لە حەدی خۆی زیاتر ئەمێنێتەوە کاتەکەی هەمووی ئەڕوا ئەڵێ لەمە زیاتر هەندێکیان تووشی وەسوەسە ئەبن تووشی پاشمیزە بن هەڵەسێتەوە دەست پێ ئەکان نەحە ئەکات و لایەکتر ئەڕوا بە پێ ئەفەرمێ ئەمە شتێکی زۆر ناعیلمیە ئەفەرمێ مەثانەی ئینسان میزەڵدانی ئینسان طەبیعەتی ئەو هەیە تۆ وەستای زۆر زیاتر وەستای ئازەکە ئەدا زیاتر میزدێ بۆیە ئەو ئینسانە هەر هەز ناکە پاکێتەوە پاکیش نابێتەوە بۆیە فەرمێ لە شەرعا ئەمەی کە دانراوە نابێ ئەم زیادە ڕەویانە بکرێ بەڵکو تەنها ئەوەندە ئەوەی کە داخڵی فەرجی ئینسان بووە
داوێن و ذەکەری ئینسان بۆ ئەفەرمێ دەستێکی پیا بێنەوی کاتە دەرەوە تەواو لە غەیری ئەوە واجب نییە لەسەری حتا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک جار لە کاتی دەستنوێژەکانیە کە سەر ئاوێ کرد هەندێک ئاوی ئەپرژان لە خۆی و هەڵەسا تەنها بۆی گومانات دروست نەبێت دوایی وەڵا ئەو پارچە تەڕبوونە احتیمالە میز بێ احتیمالە شتێ بێت تووشی ئەوەت کاتەوە هەم بڕۆ سەر ئاوکە هەم دەستنوێژ بگرە سەیری دین کە سەیری فقه کە بۆیە هەر ئینسانێک کە تووشی ئەم حاڵەتە ئەبێ ئەفەرمێن لەمە تەجاوز ناکە یانی ئەڵێ کام پیسی لە سەرزەوی هەیە شەرع لە 7 جار زیاتر مەجالی نەداوە بۆ شۆردن یعنی پیسترین پیسی لە سەر زەویە بریتێ لە لیکی سەگ و بەراز و ئەمانە لە شەرع وتێتی بە 7 جار پاکە بێت هەڵێ کەسی وایە دەستنوێژ بە 70 جار پاکات ئەوە حاڵێتی باشە کە شەرع لەوە ڕێگە ئیتر ئەخیر حەدە ئەفەرمە دەی بزانە ئەو کەسە کە ڕازی نەبێ بە شەرع حتما مبتدع ئەڵێ لەلایەکەوە وا تەسەورەکە شەرع جوان جێبەجێکە بەڵام نازانێت کەوتوتە ناو بیدعەتەوە چونکە ئێمە عیباداتی مقەیەد و عیباداتی مطلقمانەیە لە عیباداتی مطلقا چەندەکەی بکە مثلا ئەستەغفر الله 10,000 دانە بکە 100,000 دانە بکە ئەو مطلقە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمووی 33 جار سبحان الله بکە لە دوای نوێژەکەت بیکەیتە 34 مبتدعی بدعە کردو بۆیە لە یەکەم کتاب و یەکسەر باسی سنە و بدعەی کرد بۆیە هەموو جارە بێتەوە سەری دەی تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی 30 جار قۆڵەکەت بشۆ یا دەستەکەت بشۆ دەستنوێژ بگرۆ بڕۆ تۆ ئەتوێ بیکەیتە 4 مبتدعی بدعەت کردو ئەبێت تەوبەشی لەسەرکەی تۆ ئەزانی ئیشێ باشە کردو لەو 3 جارە نابێت تەجاوز کرد بۆیە فقه زۆر گرنگە لە بەشە زاهیریەکە ئاوا ڕاتەگرێت ناهێڵێ مەجال نادا تەسەوڕ کەسی وهەیە لەوەش یەک بەرمیلی کامل ئاو سەرفەکە لە پێناو یەک دەستنوێژە لە سێهەما کە تەڕ بووە لە ئەخیر جاریشە کە خۆی دڵی پاک بووەتەوە بە حیساب تەڕ بووە چۆڕ ئاوی نەهێشتووە هەر ئاینی شتێک بەڵام چیە هەن شەیطان چۆن فێڵی لێ کردو وردە وای لێ کردووە تەسەورەکەی جاری وهەیە کەسێکیت ئەڵێ وەڵڵاهی ماوەسا خێزانم تەلاق بوو بۆچی تەلاقی بە قورئان ماوەسا ئەمنم ئەو کڕی مرد بۆ ئەوە کرد چ مشکلێ وەڵڵاهی ماوەسا لە دەستنوێژێکە بەرمیلێتەوە ئەمە ئەم کەسە لە بریوی خێری بگە مبتدعە ئەوە تا ئیبن جەوزیە فەرموویە بدعەی کردووە بۆ ئەو کەسانە بێت جوان سەیری فقهی ئیسلامی بکە ئەفەرمێ ئەوە لەسەر ئاوە ئەوە فێڵەکانێتی ئەی لە دەستنوێژە لە دەستنوێژیشە ئەفەرمێ هەیانە لە نیەتە نیەت هەموو عولەما متفقن کە جێگەکەی دڵە ئەعمالێکی دڵی ئەعمالێکی ظاهری زمانی نییە لە هەنێ شوێنە لە شەریعەتە هاتووە کە تۆ بە زمان بیخوێنی بۆ نمونە لە حەجە لە عومرەیە هەر ئەبێ بە زمان بیخوێنی یعنی بڵێ وەڵڵا کاکە گیان دڵم وتوێتی لەبەیک اللهم حەجەتەن ئەو لەبەیک اللهم عومرەتەن قبوڵ نییە ئیلا بە زمان بێڵی ئەو دوو شوێنە مەخسووسەمان هەیە کە زمان تەحەکوم ئەکا وەکو عیبادەتێک بەکاری یعنی لە پێناوی نیەتە و ئەو فەرمایشتانەی تریش کە هاتوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نیەتی هێناوە بۆ نمونە کە حیوانی سەر بڕی و فەرموویەتی هذا اللهم هذا عني وعن أمتي نیەتی هێناوە لە پێناوی خۆم و ئومەتەکەم سەری ئەبڕم عولەما فەرموون من نیەت هێنانە بەدەم لەمەوە عولەما ئیستینباطیان کردو و توانە بەتایبەتی ئیمامی نەووی فەرمووی زمانی ئێمە خەڵک غافڵ بووە لە دڵ بۆیە وا باشە بە نیەت بەدەم بێنێت تا دڵی بێتەوە شوێن خۆی بەس ئەمە نییە ئیتر کابرا 50 جار بێ بڵێ نیەتم هەیە دەستنوێژەگرم نیەتم هەیە دەستنوێژەگرم جاری هەیە نوێژەکە تەواو هێشتا ئەو نیەتی نهێناوە تەوان ئەم حاڵەتە زۆرە تەسەورەکەی جاری وایە کەسێک 50 جار ئێڵێ دووبارەی ئەکاتەوە بەبیرمە فەقێ بوون لە ڕانیە مۆسا عەبدولباقی هەرتەلی پیاوێکە بوو ناوی حارساغا بوو وەزەم هەردووکیان وەفاتیان کردووە خوا عەفویان کە مۆسا عەبدولباقی وەفاتی کردووە پێم وایە بە حارساغاش لەم ماوەی پێشوە وەفاتی کردووە حارساغا تووشی حاڵەتێک بوو لە تەحیاتە نەک 50 جار یعنی تەسەوور کە نوێژتەوە ئەبوو ذیکرتەوە ئەبوو ئەو هەر ئەوە ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله دەستیشی ئەجوڵا پەنجەی لەگەڵا بەرزێکتەوە ئەیە بەڕانی خۆیە هەر ئەیوتەوە مۆسا عەبدولباقیش سوحبەتی لەگەڵا کرد ئەم حارساغا بینی لەگەڵ ڕەسوول الله نییە ئەی بۆی ئەوەندەی دووبارە ئەکاتەوە تەسەوور کە جارێک نیەتێک بێنە بە دڵ ئەگەر دڵت ئاگای لە خۆیەتی زمانیش پێویست ناکە ئەگەر دڵت ئاگای لە خۆی نییە غافڵی نە بە زمان نیەتەکە بڵێ یەک جار نابێت دووی کەیتەوە بیتە مبتەدیع ئەفەرمێن نەفەری وان بینیوە ئیبن جەوزی
ئەڵێ وتوێتی نیەتم هەیە ڕەفعی حەدەسەکەم بێدەستنوێژی لەسەر خۆم لا بم، نیەتم هەیە نوێژ بۆ خۆم حەڵاڵەکەم، دوای هەم وتێتی نیەتم هەیە بێدەستنوێژی لەسەر خۆم لا بم، هەم نوێژ بۆ خۆم حەڵاڵەکەم، 50 جارەمانەی دووبارە کردوت. ئەفەرمێ ئەمە هەر هەمووی هۆکارەکەی وسبب هذا التلبيس الجهل بالشرع. ئەمە جەهلە بە شەریعەت، چونکە نیەت لە دڵایە نەک بە زمان. ئەسڵ زمانەکە هەر نەشڵی قەیناکە ئەگەر دڵت هوشیار بێ، ئەوەتان ئاگا لێ بێ زمانەکە نەڵێ زۆر ئاساییە ئەگەر دڵت هوشیار بێ. زۆر کاتەوە فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکرێتە دلیل لەسەر ئەوەی کە ئینسان بە زمان هەر نیەت نهێنێ. ئەڵێن ئینەما الأعمال بالنیات. باشە تۆ چۆن نیەتە هێنی؟ نیەت وها نییە بڵێ وەڵا کوڕە خاکە خۆم بۆ نوێژی نیوەڕۆ هاتووم، ئەبێ لە الله ئەکبەری تەحەڕوما بزانی چ نوێژی ئەەکەی، هاتوویتەوە سەر خۆت بڵێ وەڵا من لە ماڵەوە هەر بۆ ئەو نوێژە هاتوومەوە قبوڵ نییە. ئەبێ بزانی چ نوێژی ئەەکەی، لەو کاتێ الله ئەکبەری تەحەڕومەکەی فعلەن بزانی بە دڵت ئەمە نوێژی نیوەڕۆ، ئەمە نوێژی عەسرە، ئەو کاتە نوێژەکەت قبوڵە و تەواو نیەتەکەت. چونکە ئەمە دوو هەڵەمان هەیە لە نوێژەکەت سفرەکاتەوە. يعني أما نية قضايا هبه مثلا ركوع ببرنا ممكن حلي هبه بلام نية لقال الله أكبر تحرما أم دوانا هلايت يكود يتو أول كأنما نرجع نكل ويبي إنسان آمادجي هبه بزانت شون نيتكي أهينا أفرمي هندي كان زور سيري أوك أكن توشي حالتك ابن بيش أوي أو نيتك هرشون أبو النجاتي بو سيري ئاوەکە ئەکا بزانێ ئایا پاک نییە جوان وردە بێتەوە لە ئاوەکە. طبعا هەندێک پیسی هەیە پیسە فعلەن، بەڵام شەرع ڕێ پێدا. بۆ نمونە پرژی میز کە ئینسان ئەچێتە سەر ئاو پرژێکی ورد هەیە بڵاوە بێتەوە چاو نایبینێ، بەر لاشەکەی بەرجلەکەی لە شەرع عەفوی لێدراوە. کە لە شەرع عەفوی لێدراوە ئەم کەسە بێ جوان بەخوا سەیری ئاوەکە بکەم، بەخوا ئەوە بە حاڵ جوڵەیەکی تێکەوت، خوا احتیمالە میزی تێچوو بێ، احتیمالە پیس بوو بێ، ئەمە لە شەرع داوای ئەمەد لێ نەکراوە. ئەوەی کە چاوت نایبینێ ئیتر لە شەرع بڕیاری لەسەر نەدراوە تەواو، ئەو بڕیاری پاکی بۆ ئەدرێ، پیسەکە تۆ نەبینیوە بە دیاریەوەدا منیشە تا بزانی بەخوا بە تۆزە بنیشە بزانم پیسی هەیە پیسی نییە، دەستێژی خۆتی پێ بگرەوە تەواو. ئەفەرمێ فتوای شەرع بەو شێوازەیە ئەسڵی ئەو پاکە، احتیمالات هەڵ ناگرێ، احتیمالە پیس بوو بێ هەڵ ناگرێ. ئێمە شتێکمان هەیە لە شەرع یەقینمان هەیە لەگەڵ شەکە. یەقین قەت بە شەک لا ناچێت، حتا ئێستا تۆ دەستنوێژت هەیە گومانە هەیە ئەرێ دەستنوێژەکەم شکایە نەشکە، ئەو شکایە نەشکایە ناخوا لە شەرع دەستنوێژ هەیە و تەواو، چونکە شەک ناخوا لە بەرامبەر یەقینە، چونکە تۆ بە یەقین دەستنوێژە گرتووە. ئەو شەکە چی هێناوتەتە ئاراوە، شەرع حسابی بۆ ناکرێ. ئەسڵی ئاویش پاکە، هیچ مەجالێ بۆ احتیمالات ناهێڵێتەوە. ئەڵێ هەشیانە ئاوی زۆر سەرفەکە. ئەفەرمێ لە ئەو زۆر سەرفکردنە 4 گوناهە تووشە ئاگال لێبێ. یەکەم ئیسرافەکەی لە ئاوەکە، دووەم عمری جوانت بەزایەکەی لە شتێکە نەواجبە نە سونەتە بەڵکو بیدعەتە. ئینجا زیادەڕەوی ئەکەی لە ئاستی شەریعەتە، شتێ شەریعەت پێیدا ناوی ئەڵێ قەناعەتم پێی نییە، قەناعەت بە شتێترەکەی غەیری شەریعەت. ئینجا ئەچیتە ناو ئەو شتەوە ئەو فەرمایشتەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە نەهی کردووە ڕقسەی ئەو ئەشکێنی کە نەهی کردووە بە صەریح کە نابێت لە سێ زیاتر بەکاربێنی، تۆ نەهیەکەی پێغەمبەرت صلی الله عليه وسلم شکاندووە. ئەفەرمە جاری وا هەیە ئەوەندە دەستنوێژەکە درێژە کاتەوە کورە نوێژەکەی ئەفەوتێ، هەندێک جار فەضیلەتی جەماعات، هەندێک جار فەضیلەتی یەکەم کاتی نوێژ هەمووی لەدەستەدا. دێ ئەمانە هەمووی تەلبیسی ئیبلیسە ئاگات لێبێ کە لە عیباداتە تووشێ ئەبێ. هەندێک جار وهای لێت کە نوێژەکەشی قبول نابێ، چونکە ئەو لە ناخی خۆیان ئەڵێ مادام من نوێژەکەم عیباتی نوێژ مرتبطە بە دەستنوێژەوە، زۆر گرنگی ئەدا بە دەستنوێژەکەی. هەندێک جاریش لە ئەخیرە وهای لێ کە نوێژەکە لە کاتی خۆی دەرچوو، نوێژەکەشی دروست نەبوو، یان نوێژەکەی بە پەلەپەل ئەکا ئەوەندە کاتی نەماوە کە جێبەجێ بکە. ئەفەرمێ ئەگەر هەر یەکێک لەمانە سەیری ئەم کردەوە حاڵی خۆیان بکەن، مخالفەی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم، زیادە ڕەویان کردووە، تووشی وەسواسی بوون، هەر ئەم کەسە ئەگەر بێت سیرەکەی گوێ بە گوناهەکانی تر نادا. لێرەوە خۆی تون و تۆڵ کردو لەولا دائنیشێ بە ڕیز غیبەتێ بۆ ئەکا، بە مەنتیقە غیبەتێ بۆ ئەکا. ئەفەرمێ ئەبێ ئاگای لێبێ زمانی لەم لاوە ناپارێزێ، لەو لاوە خەریکەم ئەمە شەیطان خەڵەتانوێتی. وی شەیطان دائیمە ئینسان ئەخەڵەتێنە بۆ شتانێکی بچووکی لێ گەورەکە، گەورەی لێ بچووکە کاتەوە.
ئەوە فێڵەکە لە فێڵەکانی شەیطان کە تێکەوتو. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ جارێک چوو بەلای سەعدا دەستنوێژی ئەگرت. سەعد زۆر جوان خەریکی دەستنوێژەکەی بوو، دەستی هێنا بە قۆڵیا ئاوی سەرفە کرد. فەرمووی ما هذا الصرف يا سعد، ئەو زیادە ڕێوێت چی لە ئەوە بەکارهێنی؟ فەرمووی ئەفی الوضوء صرف؟ ئای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵڵا هەموو دەستنوێژێکی جوان جوان بگرم و نوێژ بکەم، لە دەستنوێژگرتن ئاوی زۆر بەکاربێن ئەوە ئیسرافە. فەرمووی نعم وإن كنت على نهر جار، ئەگەر لەسەر ڕووبارێکی ڕۆیشتوش بی کە ئاوێکی زۆری هەبێ، هەر زیادە ڕەویەکە زیادە ڕەویە و ئیسرافە. أبي نعامة بمان جارته كعبد الله كري مغفل لكركي جيلب وأيو اللهم إني أسألك الفردوس، خويا داوي فردوس اللي أكم، وأسألك القصر الأبيض عن يمين الجنة داوي أو قصر السبيو اللي أكم لقراقي باش ولا راسي باش تويا. عبد الله بيود وتي كري رول الداوي أو بك خوا جل جلاله بهشت بيبدا داوي أو بك لا أجر رزقارك قصرك بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم باسي كرو همو أنبياء غبطي بي أبنو همو أولياء غبطي بي أنتو شو داوي أوك شو زيادة روي مكة لدعايا جملة بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم فرمي لآخر زمانه سيكون في هذه الأمة قوميين يعتدون في الدعاء والطهور لدوش تا زيادة رويك لدعايا نازن دعاء بكن دعاء وهاء كان كجيجي قبول نية لفرمايشتك بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أفرمي دعاء جراية أجر دعواشتك مستحيلات نكرابي هم نزانين مقام محمودي بيغمري صلى الله عليه وسلم كسي أفرمي دعاء ممكن مقام محمودي من بي تو دعاء بكي خويا بمخر مقام محمود هناك دعاء زيادة الروية لدعاء بويا أفرمي قومك لأخير زمانين لدعاء زيادة الروية كان لطهور وخوبا كردنا وترتيباتا زيادة الروية كان آهي زورت السرفة كان خوان زورت المانوء كان بمسائل دزني جوانو أفرمي حسني بصير رضا ورحمتي خوي ليبي أفرمي سرم سر أماني خلقك تعذيبي نفسي خوان أدن خلافي سنتي شن لا دزني قلتني لا يا خوي ما نوأك تعذيبي نفسي خوي أدا تعذيبي مردو هاوسري أدا هي خيزاني أدا هي منالي أدا لا يكترش خلافي السنة بيغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي قورترين عبدايتي أبو الوفاء ابن عقيل أفرمي قورترين عبدايتي لا يخلش عقل لوقتك وأبيت وقت أزاني وقت تكيلش يا سرفك احتمال وداء شي بال أديته أو وقت لا يكسيك عاقل أبيت ما يخير وبركاته زور قوربوي أو لو بال دانا وتخوي لي أكي وجاري هزار أستغفر الله ضلي لقال ذكرى أنه صد لا إله إلا الله أكا إن جاو خوي لي أكي شكو وقت زور قرنجة كسي واشي وقت كيبا بلا شعر ولو كاتا خيالات اللي أدا خريك يشتي دنيوية كاتي قزاني هر عين الخوي لك وهردو كسكو كويك لا يعقل وقت قورة عبادته ومسألة أقل متعبد اشتيك زور عبادكي كم بي وأجركي كم بريت الله أو اتتوبوا أي زور سرفك أفرمي دي خلقي بيغمبر صلى الله عليه وآله وسلم لي نبي سراوك بهوي أبي زور وعبدايتي كردبي مثلا لبري جاري أو بكا بخوي بشوا 20 جار 30 جار خوي بشوا أو نبو بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم زور كم أو كاني بكارين فرمايشتك بيغمبريان صلى الله عليه وآله وسلم دايك وانا عايشة يرتوا فرمي بمشتي أو أمن فرمي دزنجي كي أقر أم مشت أو كات الدبيكي أم ساردين هرونك بتشوك كانيان يا دبيكي أو بوان دا بيغمبري خوا صلى الله عليه وسلم دزنجي كي أقر وتيان شون دزنجي أقر دايك وانا عايشة فرمي كان يدهن به شون يكي خوي تشورك أهو شو تدليكي كي أكدو تو ما يمشي أنا كم وكل شكو بيستك تو تربو تو هر أونده فرموي بس هي مشتي أمن ده صاعك سيمشتي أمنة خوي أشور شون أتوين فرمي كان يدهينو هر شون يكي خوي تشورك أبو شو هذا بيغمبريان صلى الله عليه وآله وسلم لا شيء خوي بيتشورك لو طال بوي زور قرنجي إما أجمل لهم
ئەم بابەتە کە باسی وەقت حتا ئیبن عەباس کاتی ئەم فەرمایشتەی ڕیوایەت کرد نەفەرێک وتی جا چۆن بەوەنە ئەو دەستنوێژ ئەگیرێ فەرمووی کەسێ دەستنوێژی کرد کە لە تۆ باشتر بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبەو شێوازە دەستنوێژ ئەگرێ ئیتر لەمە زیاتر لەو سێ جارێکە خۆشەویست فەرموویەتی زیاتر ئەکاتە فێڵی شەیطان ئەکاتە داوی شەیطان ئەکاتە تەلبیسی ئیبلیس بۆی ئێمە ئیماندار ئەبێ زۆر بە وریایی ملاحەزەی عەبدایەتیەکانی خۆمان بکەین فقهی ظاهری شەریعەت حاڵی بین فقهی باطنی شەریعەت کە بریتێ لەوەی ئەم دەستنوێژە جوانە کە ئیگری بەخوا ئەوە کە ئەوەکەی بەدەستە ئەم دەسە چەند گوناهی کردووە کورە گوناهی پێوە نامێنێ ئەو مەزمەزە بۆ ئەەکەی بۆ ئەم ئەوە لە دەمە دووەر ئەدەی ئەم زمانە زانی چی گوناهەکە کورە خوا لە هەمووی ئەبورێ بەهۆی ئەوە ئەمە فقهی معنەویەتەکەیەتی نەک ئیتر کەسێک بێت هەزار جارە ماوە کاتە دەمی تووشی بدعە بێت زیادە ڕێی بکە لە شەریعەتە شەریعەت هەر شتێکی بە تەحدید دانابوو زیادەتیایە ئللا بۆتە بدعەت فەرموویەتی دوورکان نوێژ لە دوای نوێژی با بڵێن ئێوارەوە بکە بیکەیتە چوار خۆ چوار باشترە تۆ چوار ڕکاتێک بدعەت کردووە نەکبەت دەبری چاکە خراپەت بۆ ئەنووسرێ لە تاعەتەکانی تریشە لە ئاویشە بە هەمان چەشت بۆی ئێمە ئیماندار ئەبێ بە وریایی مامەڵەکەین لەگەڵ مەسەلەی بەکارهێنانی ئاوە مانەوەی زۆرە کات کوشتنی زۆر لەو پێناوە تەنها ئەوەیە مجرد نەزافەتی خۆت و ئەمە پشتێکی معنەویە تۆ دەستنوێژە شکاوە معنەویەن شکاوە ئەم ئەوە معنەویە نەکەی بەلاشە تاو نەجاتە ئەبێت و تەواو لاشت گران بووە معنەویەن گران بۆ خۆ چڵکێک بەلاشتەوە نییە کۆتا قسم لە خزمەتانە خۆشۆردنی خۆمان لەگەڵ وەسڵە تێکەڵ بۆ حەزەکەم ئەم ملاحەزەیە بە هەند وەرگرن خۆشۆردنی ئینسان چڵکی پێوە بێ بڕۆ خۆت پشە خۆت پاکەرەوە غوسڵ کە ئەیکەی بەس مجرد ئاوێکە دووشتە دووشت نیەت بێنە ئەو بەرلاشت کرد تاو حەجی ترن ئیتە تۆ تاو یعنی بە دوو سوراحی سێ سوراحی چوار سوراحی ئەوەندەی کە ئەوە بێت لاشت تەڕ بێ تاو کۆتایی بێ ئەمەیکە کە لەو فێڵانەی کە شەیطان وای لێ ئەکا کەسێک دەیان جار بۆ گەنجێکا تو پرسیارێ وەڵی ماوەس ئاخر من چی بکەم و ئاوم پێ گەرم ناکرێ یعنی ناکرێ کترێکی بچووک ئاو گەرم کەیت و تاوە خۆتی پێ بشو خۆ لە شەریعەت ئەمە نییە بچی وەڵا کاکە وەڵا لەفکە دوو جار سێ جار بەکاربێنی وەڵا چی غوسڵ دەرەکەم غوسڵ بەس نیەتە لەگەڵ ئاوێکەوتەوە حەجی تر نییە ئیتر ئەوانی تری هەمووی سونەنن دەستنوێژ بگرێ لە پێشەوە قاچەکانە بخەرە ئەخیرە و ئەوانە هەمووی سونەنن بەس مجرد ئەمەنە جێبەجێ کە تۆ فەرزەکەت لە کۆڵ کەوتووە شەریعەت سەهلە ئاسانە بەتایەتی ئەگەر فقهی دڵ ئینسان لە ناو عیبادەتەکانە بخوێنێتەوە بەڕاستی چێژێکی زۆر گەورە وەرەگرێ وەڵاهی کە دەستنوێژ ئەگری لەو کاتێک کە دەسەکانت ئەشۆی بێنە پێش چاوی خۆت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە پێش تۆ ئاوە دەستی شۆردوو ئاوەکەیتە دەمت ئەو وای کردووە لە لوتت وەرەدەی ئەو وای کردووە باشە دەم و چاوت قۆڵەکان ئەو فەرموویەتی گوناهی دەم و چاوت لا ئەبە ئەو فەرموویەتی گوناهی قۆڵەکان لا ئەبە ئینسان بەم ڕۆحەوە ئەچی ئەم عەبدایەتی ئەکا نەک خودی ئەم ئەو بەکارهێنانە ببێتە ئەساسێک لە حیاتی ئەوە ئیتر وا بزانێ عەبدایەتی و دینداری و خواناسی ئەوەی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ناوی جوانت بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە عەفومان کە یا رب العالمین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەسەر جەم گوناهەکانمان ببوورە گوناهێ بە ئاشکرا ئەکردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و بێئەدەب بووین یا ئیلاهی عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دوایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئەگەر چی شایانی ئەوە نەبین ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنی بەخوا ئێمە دەرگانەی ترمان نییە بۆی بڕۆین تەنها دەرگانەی تۆ نەبێ ئەگەر چی ئێمە غافڵ بین لە نوێژە غافڵ بین لە دەستنوێژە غافڵ بین لە ڕۆژومانە بەڵام بەخوا پەروەردگارە غیری خۆشەویستی تۆ لە دڵمانە نییە بەخوا یا ئیلاهی ئەمانەوێ ئێمە تۆ لە خۆمان ڕازیکەین ئەگەر هەڵەوکەم و کوڕیمان کرد بەخوا هەنێجا سەیر ڕەحمەتت ئەکەین یا ئیلاهی تو گەورەی خۆت یا رب العالمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە تۆ قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین یا ئیلاهی بە زمانی بە ڕۆژوە هانامان هێناوە بۆ یەکێ لە ماڵەکانی تۆ هاوارمان هێناوە بۆ لای تۆ یا رب العالمین داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕۆژەکانمان لێ قبوڵ کە داوات لێ ئەکەین یا ئیلاهی خۆت وەرمان گرە لە دیوانەی خۆت
مەمانگەڕە لەو عەبدانەی خۆیان ماندوو ئەکەن و سەریان لە هیچەوە دەرەچێ. یا ئیلاهی بەخوا لەم زەمەنی فیتنە و فەسادا بەخوا دینەکەی تۆمان خۆشەوێ، بەخوا محەممەد المستەفامان عەلەیهی السەڵات وەسەلام پڕە لە خۆشەویستی بۆ تۆ. دەیا ئیلاهی بە خۆشەویستی دڵمان هاوارەکەین، ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، بمانگەڕە لەو عەبدانەی عتقیان ئەکەی لە ئاگر و ڕزگاریان ئەکەی لە ئاگر. یا ئیلاهی داوات لێ ئەکەین قبوڵمان کە نێوچەوانمان بگرە بۆ خەیر، تۆ خۆت بمان هێنە بەرەو لای خەیر یا ڕەب العالەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بۆ یەک چرکە سات مەمان دەرە دەستی خۆمان، مەمان دەرە دەستی شەیطان. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە. یا ئیلاهی تو گەورەی خۆت تۆ خۆت دڵمان بەرە بۆ لای خۆت. یا ئیلاهی دڵمان پەیوەستی خۆت کە، لە نوێژەکانمانە دڵمان ڕەبت کە بە خۆتەوە یا ڕەب العالەمین. خوایە لەم بێ ئاگای و غەفڵەتە ڕزگارمان کە، خوایە لەم بێ ئاگای و غەفڵەتە ڕزگارمان کە. یا ئیلاهی ئێمە لە زەمانێکە ئەژین هەموو کافران و ئینس و جین هەموو کۆبوونەتەوە لەسەرمان. ئەم ئومەتە بێنازە زەلیلە یا ئیلاهی هانایان هێناوە، داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە کەڕەمی خۆت تۆ خۆت سەرپەرشتی دڵمان کە، سەرپەرشتی عەبدایەتیەکانمان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین پەنا ئەگرین بە تۆ لە تەمەڵی، پەنا ئەگرین بە تۆ لە کوفر، پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق، پەنا ئەگرین بە تۆ لە زیادە ڕەوی، پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، پەنا ئەگرین بە تۆ لە تەکەببر، پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی، پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە کردەوانێکەوە ئەزانین تۆ لە خۆمان ڕازی ئەکەین و شەرمەزاری بەردەم دیوانی تۆمان ئەکە. یا ئیلاهی بەخوا ڕووی بەرزکردنەوەی دوعاکانمان نەبوو، بە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعاکان بەرزەکەینەوە. ئەو فەرموویەتی کە پیرەکان دەستیان ڕەت نابێتەوە. یا ئیلاهی بەمووی سپی ئەم پیرانە هاوارەکەین، بە تەوبەی جوانی ئەم گەنجانە هاوارەکەین، بە بێگوناهی ئەم مناڵانە هاوارەکەین. یا ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە، یا ئیلاهی سەرمان بەرزکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەر و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببوورە. یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابی و دراوسەکانمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببوورە. خوای گیان ئەو دایک و باوکانی لە ژیانە ماون، خوای سێبەریان زیاد کە یا ڕەب العالەمین، لە گوناهەکانیان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئیمان بە قسمەتیان کە یا ڕەب العالەمین، سەریان بەرز کە یا ڕەب العالەمین. ئەو دایک و باوکانی کە بەجێ ئەنهێشتون و ڕۆشتون، یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەر گۆڕیانە ببارێنە، عەفوی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە، لێخۆشبوونی خۆت بەسەریانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەو دایک و باوکانەی بێنازن و مناڵەکانیان لە یادیان کردوون لە دوعایە، و ئێمە لەم مینبەرەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دوعایان بۆ ئەکەین. خوای ڕەحمەت و بەزەیی بەسەریانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای لەسەر جەم مردووی موسڵمانان ببوورە، خوای داوات لێ ئەکەین لەسەر جەم مردووی موسڵمانان ببوورە. خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت هەموو ئیماندارانی سەرزەوی نێر و مێیان لیان ببوورە یا ڕەب العالەمین. هەر زمانێکیان هەیە، هەر شکڵێکیان هەیە، لە هەر شوێنێکە هەن، لە هەر زەمانێکە بوون، یا ئیلاهی هاوارمان بۆ لای تۆ هێناوە لە گوناهی هەمویان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئێمە حاجەمان زۆرە بەخوا، پەروەردگاران نازانین حاجەکان لای کێ باسکەین و بەرزکەینەوە، بەخوا تەنها ئەتوانین تەقە لە دیوانی تۆ و دەرگای تۆ بدەین. یا ئیلاهی ئەم عەبدانە سەری بەرز و جوانیان نەوی ناکەن تەنها لە سوجدا لە پێناوی تۆیان نەبێ. یا ئیلاهی ئەمانە ڕکوع نابن تەنها بۆ تۆ نەبێ، بەخوا پەروەردگارە دەستی زەلیلی دوعایان بەرز ناکەنەوە تەنها لە حوزوری تۆیان نەبێ. دەیا ئیلاهی ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان ماڵ و حاڵی نییە ماڵداریکە. یا ئیلاهی ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە، ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان گیرۆدەی گوناهە ڕزگاریکە. خوایە ئەومان گیرۆدەی گوناهە ڕزگاریکە. یا ئیلاهی ئەومان گیرۆدەی گوناهە ڕزگاریکە یا ڕەب العالەمین. خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت، بە کەڕەمی خۆت هەر حاجەیەکمان هەیە بۆمان جێبەجێک. ئەومان دڵی نائارامە دڵی ئارام کەرەوە، ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارام کەرەوە. یا ئیلاهی وا گەنجەکانی خۆمان و ئەولاد و وەچەکانی خۆمان تەسلیمی تۆ کرد یا ڕەب العالەمین. یا ئیلاهی ئەمڕۆ هەموو کافران لەسەر گەنجەکانمان کۆبوونەتەوە، بەخوا ئەزانین سپاردە لای تۆ زایە نابێ.
یا ئیلاهی وا گەنجەکانی ئەم ئوممەتەمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین خوای تۆ خۆت سەرپەرشتیان کرد تۆ خۆت بیان پارێزە لە کەیدەکانی شەیطان بیان پارێزە لە فتنەی ئەم زەمانە بیان پارێزە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ئیلاهی داوات لێ ئەەکەین لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا رب العالمین خوای زەلیلی سەر جێگەمان مەکە محتاجی دەستی نامردمان مەکە یا ئیلاهی محتاجی دەستی مرۆڤەکانمان مەکە یا ئیلاهی زەلیلی دەستی زاڵمانمان مەکە ئیلاهی گەنجانێکی زۆر لە عالەمی ئیسلامی و لە جیهانی ئیسلامی لە سژنەکانە ئەناڵێنن یا ئیلاهی هانا و نرکە و ناڵیان بۆ لای تۆ بەرزەکەنەوە ڕزگاریان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین شادیان کەرەوە بە ماڵ و مناڵ و دایک و باوکیان یا رب العالمین خوای گیان زۆرن ئەوانەی کە لەم هیدایەتە جوانە دوور کەوتونەتەوە خوای هیدایەت لە بینی دوو پەنجەی تۆیە یا ئیلاهی هیدایەتمان بدە یا ئیلاهی هیدایەتمان بدە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت تەوفیقمان بدە خوای دڵی موسڵمانان یەکخە خوای گیان دڵی موسڵمانان یەکخە یەک ماڵمان کە یەک زمانمان کە یەک تەوجیهمان کە یەک قسەمان کە سەرمان بەرز کە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت ئەم دوعایانمان قبوڵ کە لێمان ڕازی بە یا رب العالمین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم یا ئیلاهی بەخوا ئەمانەوە ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنی یا ئیلاهی بەخوا ئێمە بە دڵ و ڕۆح خۆشمان ئەوێ یا ئیلاهی سڵاو و خۆشەویستی ئێمەی پێ بگەێنە یا رب العالمین خۆی ڕزوانی خۆت بەسەر ئەصحابە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەر ئەولیا و عولەمای ئەم میلەتا ببارێنە یا ئیلاهی ئەو ماوەسا بەڕێزانەی لە مزگەوتا خزمەتێکیان کردووە یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە دەرەجاتیان عالی کە یا رب العالمین خوای ئەم موسڵمانانەی لە مزگەوتا نوێژێکیان بۆ تۆ کردووە یا ڕەبی خوای لە گوناهی هەمویان ببوورە سەریان بەرزکە یا رب العالمین خوای لەم سەر تا سەری زەویەیە هەر کەس سوژدەیە بۆ تۆ ئەبا خوای داوات لێ ئەکەن ڕەحمەتی خۆت بەسەریا ببارێنە هەر کەس داوایەکت لێ ئەکا و محتاجە یا ئیلاهی پێی عەتاکە یا رب العالمین دوعاکانی ئەم ئوممەتە وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین دەی خوای گیان و لەم ڕۆژی هەژدەی ڕەمەضانە هانامان بۆ لای تۆ هێناوە هاتوونتە حوزوری تۆ یا ئیلاهی بەخوا ئەزانین شایەن نین بەڵام بەخوا بە کەڕەمی تۆیە و بە ڕەحمەتی تۆیە ئەنازیم دەی خوایە بە ڕەحمەتی خۆت دوعاکانمان وەرگرە خوایە بە ڕەحمەتی خۆت وەرمانگرە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيوج بوري وخوالي من قبولك